خۆشەویستان وەکو لە دەستپێک باسمان کرد یاخود پێش سەردێڕەکان باسمان کرد کە دکتۆرە نەرمین لێرە ئامادەیە کاندیدی لیستی هاوپەیمانیە باس لە بەردەوامی ئەو هەوڵانە دەکەین کە لە ڕابردوودا دراون بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەو دەستکەوتانی کە هەیبووە لە ڕووی ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان لە بەغداد دەستەبەری کردووە لە ئێستادا بتوانێت جێبەجێ بکات. ئاگادارین بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت لە ڕابردوودا چەند دەستکەوتێک بەدی هات و لە ئێستادا ئاگادارین کە موچە بە شێوازێکی باش داپەش دەکرێت بەبێ لێبڕین کۆمەڵک دەستکەوتی دیکەشە بۆ ئێمە چۆن یاخود لیستی هاوپەیمانی کوردستان چۆن بتوانێت داهاتوودا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانێت بەردەوامی بەم دەستکەوتانە بدات و بتوانێت بە شێوازێک بیچەسپێنێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوازێکی دڵنیاییشیان کە دکتۆرە نەرمین معروف کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان لێرە دکتۆرە بەخێربێ. سپاسدانەکەم. هێوی ئاماژەی بە شتێکدا ئەو دەستکەوتانی کە هەن زیاتر بچەسپێنرێن جا ئەرکی ئێوە ڕەنگە قورستر بێت چونکە ئەوەی بەدی هاتووە بە ئاساین بەدەست ناوە بەس چەسپاندن و درێژە پێدانی ڕەنگە دکتۆرە قورستر بێت. ئێوە وەکو هاوپەیمانی کوردستان وەکو خۆشت چۆن بیرتان لەوە کردوتوانێت ئەو دەستکەوتانە بە تایبەتی لە ڕوودارایی و ئابوووریەکە و بۆ خەڵک زیاتر بچەسپێن و ئیتبا ئەوەنە دڵەکوتێمان توش نەبێت. بەڵێ ڕاستیەکەی ئەم مافانەی کە پێوتری شایستەی دارایی هەرێمی کوردستان ئەمە بەشێکە لە مافەکانی میلەتی کورد کە لە دەستوری هەمیشەی عێراقا جێگیر کراوە. دیارە ئێمە ئەو مافانەی کە هەمانە لە عێراقا لە چوارچەوەی عێراقی فیدراڵا ئەمە بەرهەمی ڕەنج و ماندووبوون و کۆش و خەباتی میلەتی کوردە لە سە ساڵی ڕابردووە لەم بەشەی کوردستانە کە پێوترێ باشووری کوردستان. دیارە ئەم دەستکەوتانە وەکو حەقێکی یاسایی و دەستوری لە ساڵی 2005 جوانێ بۆ کورد تۆمار کراوە لە دەستوری هەمیشەی عێراقا ئەم تۆمارکردنە ژەگەڕێتەوە بۆ هەوڵ و ماندووبوونەکانی ڕەوانشاد جەنابی مام جەلال یەکێک بووە لە ئەو کەسانەی کە زۆر بە زیرەکی و دانایی توانیوێتی ئەم مافانە جێگیر بکە کە لە بەرامبەریشیە هەندێک بەرگەی دەستوری تۆمار کراوە کە ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان نیازێکی وا هەبێ کە دەستکاری دەستور بکرێ ئەو مەرجانەی بۆ دەستکاردنی دەستورەکە دانراوە ئەوەندە قورس بێ بە ئاسانی نەتوانرێ لە ئەنجومەنی نوێنەران تێپەڕێندرێ و ئەمەش وەکو حیمایەیەک بۆ ئەو مافانەی کە وا هەیە. جا لێرەوە ئەگەر سەیری ئەم مافانە بکەین ئێمە لە ڕووی ئابوووریەکەیەوە ئەبینین 144 مادەی دەستوری هەیە کە نزیکەی 40 مادەیان حقوق اقتصادیە مافی ئابووریە. ئەو مافانە نەک تەنها بۆ خەڵکی کوردستان بەڵکو بۆ تەواوی عێراقا بەڵام دەسەڵاتەکانی هەندێکی لای دەسەڵاتی حکوومەتی فیدراڵە هەندێکی دەسەڵاتی حکوومەتی هەرێم و پارێزگاکانە. مادەیەکی گرنگ کە ئێمە زۆربەی کات بۆ تەبابەتی گفتوگۆکانمان و سەرنجی هاونیشتیمانیان و موچەخۆران ئەو مادەیە کە پەیوەستە بە بەشە بودجەی هەرێمی کوردستانەوە لە بودجەی حکوومەتی فیدراڵ بۆ نمونە مادەی 120 کە باز لەوە کە پێویستە حسەیەکی عادیلانە لە داهاتی حکوومەتی فیدراڵ بدرێتە پارێزگاکان و هەرێمەکان بە پێی پێداویستیان و لەگەڵ ژمارەی دانیشتوانیان کە لێرەوە ئێمە ئەو بەشە بودجەی کە هەمان بوو لە ساڵانی تاوەکو کۆتایی 2013 کە لە 170 دیاری کرابوو ئەمە سەرچاوەیەکی داهاتی جێگیر بوو تا ڕادەیەک بۆ هەرێمی کوردستان وای کرده بوو ئێمە بەکاری بێنین بۆ چەندین بواری خزمەتگوزاری و مەسەلەی موچە کێشە نەبوو هەرکەس بیری لەوە ناکردو موچەکەی کەیەت و کەی تەواوە بێهێندا با بڵێن گۆڕانکاریەکانی لە پلەبەندی و هەروە بەرزکردنەوەی موچە هەموو ئەمانە تا ڕادێک ئاودانێکی زۆری خست بوو ئەم هەرێمەی خۆمانەوە بە نزیکەی 1970 کەس لە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی سوودمەند بوون لە پلەی جیاواز و یاخود لە توێژی جیاواز جگەلەوە بیمەی بێکاری هەبوو بۆ گەنجان هەروەها دەرماڵەی خوێندکاران هەبوو قەرزی هاوسەرگیری و پێشینەی خانوبەرە هەبوو کۆمەڵێک پرۆژەی جیاواز هەموو ئەمانە سەرچاوەکەی ئەو لە 1970 بوو کە بەشێکە لە دەستکەوت و لە مافەکانی میلەتی کورد. دیارە ئێمە لە 2014ەوە تاوەکو چەند مانگێک بەر لە ئێستا بەوەی ئەو گرژانەی کەوتە نێوان هەرێم و بەغداوە ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان بردرا. ئەمەش بۆ هۆیەوەی قەیرانێکی قوڵی دارایی و ئابووری سەرتاپای کوردستانی گرتەوە کامە ئەتوانین بڵێن هەموو چین و توێژەکان زەرمەند بوون لێ بەڵام زیاتر توێژی موچەخۆران بە حکومەوەیەکەوە ئێمە نزیکە یەک لە سەرچوای دانیشتوانی هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتن هەر بۆیە ئەو بڕەموچەیە کە فەرمانبەران وەریەگرن مەبلەغێکی زۆرە کاتێ ماگانە ئەڕژێتە بازاڕەوە ئەمە جوڵەی ئابووری پێوە بەندە هەر بۆیە کاتێکە موچە ڕوبەڕووی لێبڕین و پاشەکەوت و دواکەوتن بۆ بینین کاریگەریەکانی سەرجەم سێکتەرە ئابوووریەکانی گرتەوە نەک تەنها بۆ موچەخۆران بەڵکو هەموو بازار و هەموو کای ئابوووریەکانی کوردستان و مامەڵەکارانی بازار زەرەریان لێکەوت.
تا چەند مانگی بەر لە ئێستا کە خۆشببختانە بەهۆی هەوڵەکانی جنابی کاقوبات و تیمی دانوستانکارەکەی توانرا بەشێک لەو شایستانی هەرێمی کوردستان کە پێوتێ 200 ملیارەکە گەڕێنراوە کە کاریگەری زۆریشی دروست کردو ئەو بەش بە دڵنیایەوە کە ئەمە بەشێکی مافەکانی میلەتی کووردە بەڵام دەورێکی باشی هەبوو بەهۆی کەوا لێبڕینی و پاشەکەوتی موچە کۆتایی پێهێنراوە تا ڕادێک جوڵەیەکی خستۆ ناو بازار و تا ڕادێک ئومێدێکیشی بەخشیوە بە موچە خۆران بەهۆی کەوا لە ڕێی ئەم بڕەپارەیەوە کە بەرهەمی ئەو ڕێکەوتنەیە کە کراوە لەگەڵ بەغدایە جارێکی کە لێبڕینی موچە یاخ پاشەکەوتی موچە دووبارە نەبێتەوە بەڵام ئەمانە بابەتگەلێکن کە پێیوەستە بە بودجێ حکوومەتی فیدراڵەوە دیارە ئەم بودجەیە هەرخۆی بۆ خۆی بەپێی دەستور و زۆربەی وڵاتانی جیهانیش بەم شێوەیە کە ساڵانە پرۆژە بودجێ حکوومەت ئەدرێتە پەرلەمان لە پەرلەمانی شۆ گفتوگۆی لەسەرەکرێ و دواتر ئیقرارەکرێ بە یاسایەک عێراقی شتێکێکە لە وڵاتانەی کەوە ساڵانێکی زۆرە ئەم پرۆسەیە پەیڕەوەکە و وەکو چمان لە 2005ەوە ئێمە وەکو کورد مافێکمان هەیە لەنا ئەو دەستورەیە کە جێگیر کراوە بەڵام ڕاستێکە ئەویژەوەیە کە ئەم بابەتی بەشە بودجەی هەرێمی کوردستان بەداخەوە زۆربەی کادۆک و کارتێکی فشار لەلایەن لایەنەکانی تری عێراقەوانێ لە دژی کوردستان بەکارهێنرێ بە تایبەتی لە ساڵی 2014 و دوای ئەوەی کەوا هەرێمی کوردستان دەستی برد بۆ مەلەفی نەوت و هەروەها ڕاگەاندنی ئابووری سربەخۆ بە گرنگی نەزانینی ئەو داهاتە یاخود ئەو دەستکەوتانی کە هەمانە لە بەغدا و پشکردنە بەغدا و بە گرنگی نەزان ئەمانە وای کرد کە ناکۆکیە سیاسەکانمان ببنە هۆکارێک بۆ ئەوی کەوا لایەنەکانی تری عێراق چەکی ئابووری بەکارمان بێنن لە دژی میلەتی کوردی ڕاستە وا بڵێن کێشەکانی ئێمە سیاسیە ناکۆکیەکانمان سیاسی بووە لەگەڵ بەغدایە بەڵام لە مقابلە ئەوان هاتوون بە ئابووری سزای میلەتی کوردیانیاوە خۆ هەرێمی کوردستانیانیاوە بە بڕینی بەشە بودجەکەمان بۆ ئەوی کەوا ئێمە وا لێ بکەن بەهۆی کێش ئابوووریەکانمانەوە ڕقمان لە دەسەڵاتی خۆمان بێتەوە ڕقمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بێتوانێ دژایەتی حکوومەتی خۆمان بکەین لەبەرەوەی کە وامان لێ بکەن ئێمە بەهۆی ئابووریەوە بەهۆی گرانیەوە بەهۆی نەبوونی موچە گوزەرانەوانێ چۆک بە ئیرادی میلەتی کورد بن بۆیە بەدڵنیاییەوە لە ڕووی ئابووری و دواتر کاریگەری لە ڕووی کۆمەڵاتی و سیاسی شەوە هەبێ هەر بۆیە ئەمە بابەتێکە زۆر مەترسیدارە زۆر هەستیارە ئەگەر ئێمە بە شێوەیەکی ژیرانە مامەڵەی لەگەڵان نەکەین چونکە ئەوانە توانین بڵێن چەکێکی دوولایەنە مامەڵەی لەگەڵدا بڵێ بۆی کە بتوانێت تۆڵی بەشێکی ئەو گرفتانەی کە هەبوو چارەسەر بکرێ چی ماوە چارەسەر بکرێ و چۆن مامەڵشی لەگەڵدا بکرێ بۆی کە ئەو بەشە چارەسەری کە کراوە تەسبیت بکرێت بەڵێ وەکو وتمان ئەمە بابەتێکە ساڵانە گفتوگۆی لەبارەوە کرێتەوەنێ لەبەرەوەی کە لەناو دەستورەکە ڕاستە هاتووەکە ئەبێ حسایکی عادلانە بێ بەڵام ڕێژەکەی دیاریکراو نییە هەر بۆیە بینین لە سای حەڤۆ بۆ ئەم ساڵی 2020ەکە لە دوای ئەو ڕێکەوتنانە بە لە 12.6 دیاری کراوە لە کاتێکە ئێمە ژمارەی دانیشتوانی کوردستان ساڵ بە ساڵ زیادی کردووە بە فروزە ئەو ڕێژێژ لەگەڵ یا زیاد بکە بەڵام نەک هەر زیادی نەکردو بەڵکو هێنراوە کەمیشراوەمان هەیە بەڵێ وێڕای ئەوەی کە کۆمەڵی خەرجی تر هاتوۆتە سەرباری ئەرک و حکوومەتی هەرێم کە لە دەرەنجامی گرژێ و ئاڵۆزەکانی هەم ناوخۆی عێراق وەکو ئاوارەوە هەمووانی لە دەوروبەری عێراق وەکو پەنابەری سووری کە هاتوونەتە ئەم وڵاتەوە کەمە ئەرک و قورساییەکی زیاتی خسۆتە سەر حکوومەتی هەرێم بەڵام بابەتەکەی کە بەلامانەوە زۆر گرنگە مەسلەی ئیقرارکردنی بودجەکەی و جێگیرکردنی ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستانی لێرانەیە ژیرانە مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسەیە ئەمە ئەرکی حیزبە سیاسیەکانە ئەرکی نوێنەرانی کووردە لە بەغدا و ینی تێگەیشتن بۆ بارودۆخی عێراق و هاوکێشە سیاسیەکان و مەسلەی ڕێکەوتن لەگەڵ بەغدایە لەسەر بنەمایەکی با بڵێن گفتوگۆ و لێک تێگەیشتن لەلایەن هەردوو لاوە پابندبوونی هەردوو لا بە ئەو ئیلتیزاماتانێکاوکێتە سەرشانیان لە مەسلەی فرۆشتنی ئەو چەند سەد هزار بەرمیلەی کە لە سەرشانی حکوومەتی هەرێم پابندیە بۆ ئەوەیەوە داهاتەکەی بگێڕێتەوە بۆ حکوومەتی عێراقی و یاخود بۆ شەریکەی سۆمۆ و لەوێ شەوانێ ئەم ئیلتیزاماتانەی حکوومەتی هەرێم بەرامبەر بە حکوومەتی ناوەند بۆ ئەوەی کەوا زەمانی ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان کە ئەمە بەڕاستی پێویستی بەوەیەکەوە ئیلتیزامێکی پێوە بکرێت ینی پابندیەکی پێوە بکرێت چ لایەن حکوومەتی عێراقیەوە کاتێکە هەرێم پابند دەبێت بە ئیلتیزاماتەکانی سەرشانی خۆی چ لایەن حکوومەتی هەرێمەوە بە ئاشکراکردنی داهاتی نەوتە و ڕادەستکردنی ئەم بەشە داهاتین فرۆشتنی نەوتی خاوە یاخود ئەو بەشە داهاتی کە پێوترێ داهاتە نانەوتیەکان یاخود داهاتە فیدراڵیەکان هەموو ئەمانە بۆ ئەوەی کەوا ئێمە
نیازپاکیەکەی خۆمان بە واقعی بسەلمێنین بڵێن ئێمە پشتبەست بە دەستور و بێ ئەو ڕێکوتنانی کە کردومانە فەرمونون ئێمە ئیلتیزاماتی سەرشانی خۆمانمان جێبەجێ کردووە لە مقابلیشا ئێمە ئەو حقوقانەی کەوا هەمانە لە بەرامبەر پێویستە بگاتە هەرێمی کوردستان و مەسلەی مافە ئابوووریەکان وەکو هەر هاوڵاتیەکی تری عێراق مەفروزە پارێزراوە بێ و بە دوور بکرێت لە گرژە سیاسیەکان لە ئاڵۆزیەکان واتە ئێمە کارێک بکەین لە داهاتووە کە مەلەفی بودجە و موچەی کوردستان تێکەڵاوی گەمە سیاسیەکان نەکرێت بۆچی من یەک نمونە ئەڵێم پەیامە بێ بە لایەنە عێراقیەکان بدەن جا من ویستمەوە لێ پرسم ببوورە هاوپەیمانی کوردستان بە لە بەرچاوکردنی پرانسیپەکان و بنەماکانی کوردایەتی نزیکترینە لەوەی کە دەیەوێت ئەم کێشانە بە فعلی لە بەغا و لەگەڵ لایەنەکانی ناو بەغا و پارێزگاکانی تری عێراقیش چارەسەر بکە هاوپەیمانی کوردستان دەتوانن چی بکەن ئێوە ئەچنە بەغا ئینشاءڵڵا ئەتوانن چی بکەن ئێمە خۆشببختانە ئەم سەرۆکی قوارەکەی هاوپەیمانی کوردستان کە جناوی کاقوبات خۆیەتی لازمموی کارکردنی ڕابردووە بە تایبەتی ئەم چەند مانگەی ڕابردوو سەلماندی کە ئەو بەڕاستی ئەو لەو کەسانەیە کە پێوترێ پیاوی دەوڵەتداری واتە ئەتوانێت بە نەفەسێکی درێژ بەبێ ماندووبوون لێ نەبراوانە پشو درێژانە بەردەوامیدا بە ئەو گفتوگویانە و دانوستانانەی کە کردی دوور لە جەنگ و لە خەباتی چەکداری کە ئێمە بە خەباتی چەکداری لە ساڵی ڕابردووە تا ئێرەمان هێناوە و ئەم دەستکەوتە مەزنەی هەیە کە پێوتری هەرێمی کوردستان بەڵام ئێمە خەباتێکی کەمان پێویستە لێرەوە کە خەباتی مەدەنیانەیە کە بتوانین لە ڕێگەی دانوستان و گفتوگۆوە قایلکردنی بەرامبەر بە زمانی گفتوگۆ و دانوستان بتوانین ئەو حەقێکەوە هەتا بیپارێزی دێژا لێرەوە هاوپەیمانی کوردستان بە ئەزمموی ڕابردووی سەرۆکی قوارەکە و بە نیەت باشی و هەروەها بەو بەرنامە ڕێژی کە کردوێتی بۆ ئەم خولێ داهاتوی پەرلەمانی عێراق کە مەسلەی بودجە و موچەی کردوێتە یەکێک لە دروشم و ئامانجە سەرەکیەکانی و خۆی هاوکات لەگەڵ مەسلەی خزمەتگوزاری زیاتر و سەقامگیری لە ڕووی ئابووری و سیاسی کۆمەڵایەتیەوە کە سەرەتاکەی ئەم دروشمانە مەسلەی یەکڕیزیە هەنگاوی بۆ ناوە واتە مەسلەی یەکڕیزی تەنها دروشمێک نییە بەڵکو هەنگاوی بۆ ناوە بۆەوەی کەوا لە نێوان دوو هێزی سەرەکی ناو هەرێمی کوردستان ناکێکی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە هاوپەیمانەتەکان دروست کردووەواتە هەنگاویان ناو بۆ یەکڕیزی چونکە پێمان وایە و ڕاستیش هەر ئەمەیەکە یەکڕیزی وەتەبایی ڕێخستنەوەی نێوماڵی کورد ئەمە کلیلی چارەسەرکردنی زۆربەی کێشە و گرفتەکانمان لەگەڵ لایەنەکانی تری عێراق چونکە حقیقەتێکە ئەوەی کەوا ئێمە ژمارەمان لە چاو وەکو کورد پێکهاتەکانی تری عێراق بە تایبەتی نەتەوەی عەرەبا ئێمە ژمارەمان کەمترە بەڵام ڕاستێکیشێ ئەوەیەکەوە خۆلەوەتەی عێراقی فیدراڵ هەیە با بڵێن یاخود عێراقیش هەیە لە 100 ساڵی ڕابردووە ژمارەی کورد بەراورد بە عەرەبەکان هەر کەمتر بووین بەڵام چی وای کردو ئێمە بتوانین لە خەباتی چەگاریمان سەرکەوتوو بین ئیرادەی میلەتی کوردە بۆ ئازادی و سەربەخۆیی و دیموکراسی و ئاشتی هەموو ئەمانە وای کردو پاڵنەرێک بێ زاڵ بێ بە سەرکەمی ژمارەکەمانە لە ئاز پێکهاتەکان یاخود ژماری عەرەب لە وەکوونەتەوەیەکی ژمارە زۆر لە عێراقا کەواتە هەر لێرەشەوە ئەتوانین ئێمە ئەم یەکڕیزیەی خۆمان بکەینە هەوێنێکی یەکپارچەیی دەنگەکانمان و یاخود یەک هەڵوێستیمان لە پەرلەمانی عێراق تاوەکو و هەروەکو دروشمی هاوپەیمانێکاڵێ بەیەکۆ بەهێزترین فعلەن ئێمە بتوانین بە یەکدەنگی و بە کۆدەنگی خۆمان لە نێو پەرلەمانی عێراقا بتوانین ئەم مافانە میلەتی کورد بپارێزین بە تایبەتی مەسەلەی شایستە داراییەکان وەکوتم کە پێویستە بە دووری کەین لە ململانی و ئاڵۆزیە سیاسیەکان لە هەر بارودۆخێکا بێت چونکە دوجار بە پێی دەستور ئێمە حەقێکمان هەیە ئەبێ و حەقەش پارێزراو بێ ئەمەش ئەرکی نوێنەرانی کوردەکەوە پشتبەست بۆ مادە دەستوریانە لە گفتوگۆکانیانە ئاماژەی پێ بکەن بەوەیکەوە چۆن هاوڵاتیەکی عێراقی لەو ناوچانەی کە کەوتو بۆ ژێر دەسەڵاتی داعشەوانێ بەڵام بەبێزم بەبێ تاوان بەڵام مافی پارێزرا بوو لە حکوومەتی عێراقی و ئەوانەی کە ئاوارەش بوون هاتبوونە ناو هەرێمی کوردستانەوە ژیانیان پارێزرا بوو موچەکانیان لە بەغداوە ئەگەیشتە ئێرە یعنی کەواتە ئێمە بۆچی ئەو مافەمان نەبێ لە وڵاتی خۆمانە لەسەر خاک و ئاوی وڵاتی خۆمان بەبێ و دەستدرێژیمان کە بێتە سەر ماف و پێکهاتی هیچ پێکهاتەیەکی تری عێراقی حەقەکانمان پارێزراو نەبێ گرژی و سیاسەکان دیارە مەسەلەیەک نییە کە کۆتایی پێ بهێنرێ ئەکرێ هەمیشە ئەو جۆرە ناکۆکی لێک تێنەگەیشتن دروست ببێ لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بەڵام موچەخۆری هاوڵاتیەک لێرانە تاوانی چێکەواتە ئێمە پشتبەست بەو دەستورە توانین داکۆچی بکەین لە مافی میلەتی خۆمان بەتایبەتی مادەی 120 کە مادەیەکی ئەساسیە ئەمە وێڕای کۆمەڵ لە مادەی تری دەستوری هەیە کە هەمووی حقوقی اقتصادیە کە ئەکری هەرێکێک لەمانە چه یاسای بۆ دەربکرێت یان یاسای بۆ هەموار بکرێتەوە کە بە دڵنیاییەوە ئەرکێکی سەرەکی پەرلەمان دەرکردنی یاسای و چاودێریکردنی دەسەڵات و حکوومەت جەزا لێرەوە ئەتوانرێ هاوپەیمانی کوردستان بۆ بەرنامە ڕێژەی کە کردوێتی بۆ 4 ساڵی داهاتوو پشتبەست بۆ دەستورێکەوە هەیە و کە با بڵێمە کوردم چوارچێوەیەکی یاساییە بۆ مافەکانی میلەتی کورد کەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بەراوردی کەین بە
میلەتی کورد لە پارچەکانی تری کوردستانە ئێمە ڕەنگە تەنها بەشی کوردستان بینکەوە حقوقەکانمان لە دەستوری وڵاتێکا جێگیر کرابێ بەم شێوەیە کە باوەڕ ناکەم لە پارچەکانی تری کوردستانە هاوشێوەی هەبێت جا لێرەوە ئەم دەستکەوتانە پێویستە دەستی پێوە بگرین و بەردەوامیدان بە پەیوەندیەکی تەندروست لەگەڵ بەغدایە ئەمە کلیلی چارەسەرکردنی زۆر لە کێشەکانە بەوەیکەوە وەکوتم هەم حەقێکی دەستوری هەیە و پارێزراوە هەمیش ئێمە لە ڕابردووە سەلماندوومانە کە توانای دانوستانمان هەیە لەگەڵ لایەنەکانی تری عێراقا لەبەرەوە ئەتوانین ئێمە جیاواز لە هەر پارتێکی تری سیاسی بتوانین ئەم قۆناغەی خەباتی کوردایەتی پێشەنگێتی بۆ بکەین و بتوانین هەرێمی کوردستان و میلەتی کورد بگەینە کەناری ئارامی سەقامگیری. دەستخۆش باشە دکتۆرە. هاوپەیمانی کوردستان ئەزمونێکی هەیە ئەوی شوێکە لە ڕابردووە قوبەت تاڵەبانی توانی بەشێک ئەو دەستکەوتانی کە جەنابی شت باسی کرد تەسبیتی بکات. ئێوە ئەتوانن دڵنیایی بە هاوڵاتیان بدەن کە لە پاش هەڵبژاردن لە پاش بەشداریکردنتان لە حکوومەتی نوێی عێراقدا بتوانن ئەو موچە و بودجەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان تەسبیتی بکەن چکە ڕەنگە ئێستا بینەرێک سەیری ئێمە بکا بڵێ دکتۆرە نەرمین من موچەمەوێت من پێویستم بۆیە داهاتی مانگانەکەم هەموو مانگێک بێتە دەستم بەڕاستی هەم دەنگدرانی هاوپەیمانی کوردستانم هاوڵاتی هەرێمی کوردستان پێویستی بەم وەڵامەیە. هەروەکو وتم ئێمە ئەم هاوپەیمانی کوردستان مەسلەی بودجە و موچەی کۆتە دروشمێک و ئامانجێکی سەرەکی خۆی و ئەمە شتێکی زۆر واقعیە ینی مانای وای شتەکان زۆر واقعیە هیچ کام لەم دروشمانەی کە لەم ئامانجانەی کە هاوپەیمانی کوردستان دایناوە شتێکی ناواقعی و خەیاڵاوی نییە شتێک نییە ئەستەم بێ و لە تەجروبەی ئەم چەند مانگەی ڕابردووشەوە هەرخۆی بۆ خۆی بە دەرکەوتووە ینی هەم لە یەکڕێزی هەم لە داکۆکیکردن لە مافەکانی موچەخۆران خۆکە جەنابی کاقوبات کە چۆتە بەغداد و زیاد لە 20 جار کە چۆتە بەغداد بۆ ئەوەیکەوە بکاتە ڕێکەوتنێک لەگەڵ لایەنەکانی تری عێراقا بۆ مەسلەی بودجە و موچە تەنها نەچوە موچەی لایەنگران و ئەندامانی کێتی نیشتیمانی کوردستان بێنێتەوە بەڵکو ئەو چووە وەکو پیاوێکی دەوڵەتداری داکۆکی کردو لە مافی هەموو میلەتی کوردووە داکۆکی کردو لە شایستەی هەموو هەرێمی کوردستان داکۆکی کردو لە موچەی هەموو موچە خۆرانی کوردستان جا ئیتر لە یەکێتی بوو بێ یاخود لە هەر پارتێکی تر بیا هەر ئینتیمای حزبیشی بۆی نەبوو بێ کەواتە لێرەوە ئەمە پێمانەڵێ کە ئەمە سەرەتایەکی ئومێد بەخشە کە ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمە و ئەرکی سەرەکی و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەیکەن ئەرکی سەرەکی خۆیان بۆ ئەم 4 ساڵی داهاتوو وەکوتم لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردووە ئێمە بۆمان دەرکەوت کە ناکۆکی یاخود نەبوونی کۆدەنگی لە ناو پارتە سیاسیەکان یاخود لە ناو نوێنەرانی کورددا ڕەنگە گرفتێکی سەرەکی بوو بێ کە ئێمە نەمانتوانی بێ لە گفتوگۆکانمانە لەگەڵ لایەنەکانی تری عێراقا سەرکەوتوو بین بەڵام هەنگاومان بۆ یەکڕیزی و مەسلەی هاوپەیمانێتیەکە ئەمە سەرەتایەکی ئومێد بەخشەکەمە ئومێد دەکەین لە داهاتووە بتوانرێ ئەم هاوپەیمانێتی ئەوەندە فراوان بکرێتەنە لایەنەکانی تری عێراق هەرێمی کوردستانیش کە ئێستا بەشداری ئەو هاوپەیمانیەتیان نەکردو لە داهاتوە بتوانرێ هاوپەیمانی هەر هەمیان کۆ بکاتەوە تاوەکو لە بەغا بەدەنگێکی بەهێزتر وەکۆڵێ بەیەکەوە هاوهێڵوێست بین سەبارەت بە مافەکانی میلەتی کورد چونکە ئێمە لە کوردستان ئەگەر چەند ڕنگ بین و جیاواز بێ بیرکردنەوە ئایدۆلۆژیەکانمان بەڵام دوجار خاڵێکی هاوبەش کۆمانەکات و ئەویش مەسلەی بەرژەوەندی کوردستانە و بەرژەوەندی کوردەکەواتە ئەکرێ ئێمە ئەمە بکەینە نقطەیەک یاخود خاڵێک کە هەمومان لە دەوری کۆبینەوانەی و بتوانین بە یەک هەڵوێستی خۆمان لە بەغدا ئەم قۆناغەش تێپەڕێنین ئەم لەم خەباتە نوێ مەدەنیێشە سەرکەوتوو بین چونکە وەکوتم ژمارەمەیان ئێمە بە ژمارە بێ کەمترێکین لە 120 پەرلەمانی عێراق ڕەنگە کورد بێ بەڵام هەمیشە وەرکو لە ڕابردووشە چۆن ئێمە کۆدەنگیمان وای کرد لە خەباتی چەگاریا سەرکەوتوو بین ئەکرێ لێرەشا لەم خەباتە مەدەنیا بە کۆدەنگی لەگەڵ لایەنە عێراقیەکانی شابێنە ناو هاوپەیمانێکەوە خۆونە شتێکی خەریب نییە یەک شت هەیە من با دواپرسیا بێت و بە کورتیش وەڵام بیتەوە ببوورە ئەوەندەی تەماشام کردبێ لە ڕابردوو لەم هەڵبژاردنە و بانگەشەی هەم هەڵبژاردنەشدا لایەنەکانی عێراق هەندێکیان زۆر کار لەسەرواکەن کە هەرێمی کوردستان هۆکاری نەهامەتی خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراقە بەڵام ئەوەندەی تەماشای بانگەشەی هاوپەیمانی کوردستانم کردووە بە زمانی گۆڵ لەگەڵ بەغدا ئەدوێن لەگەڵ لایەنەکان و گوێم لەوە نەبووە هێرش بکرێتە سەر لایەنەکانی عێراق ئەم پەیامە ئارام و ئەم پەیامە ئاساییە گەشتووە بە لایەنەکانی عێراق ها ئێمە چۆنین و ئێوە چۆنن یان کە چوونە پەرلەمانی عێراق ئەمەیان زیاتر بۆ ڕوونەکەنەوە کە ئێمە کاک خەیکی دژنایەتی نین لەگەڵ عێراقی نوێ ڕاستێکە ژەوەیەکەوە هەموو هاوڵاتیەک لەم عێراقەیە بە کوردستەوە ئەو ڕاستیە بزانێت کە ئەمە چارە نووسە کە ئەم بەشەی کوردستانی ڕەبت کردووە بە ئەوەی کە پێوترێ عێراق
و ڕاستێکی حاشاڵنەگری ترەوەیەکەوە ئێمە لە 100 ساڵی ڕابردووی تەمەنی ئەم عێراقەیە هیچ کات دەست درێژیمان نەکۆتە سەر خاک و ئاو پێکاتەیەکی ترینەوە ئەم عێراق یعنی ئەمە پێویست ئەم شتانە دووبارە بکرێتەوانێ بە بەڵگەش هەیە ڕابردوو مێژوو ئەیسەرمێنێک کورد هەمیشە لە سەنگەری دیفاع بووە بۆ داکۆچیکردن لە خاک و ئاو وەتەنی خۆی هەر ئێمە بووین دیفاعمان لەوە کردووەکەوە دەست درێژیمان کراوەتە سەر و لە سەنگەری بەرگریا بووین ئێمە ڕۆژ لە ڕۆژان ناوانمان ئەنفال کردووە نە کیمیابارانمان کردوون و نە قەتل و عاممان کردوون و نە مافەکانیانمان پێشێل کردووە لە باوشمان گرتوون وە لە هەمان کاتیشە هەر کاتێ ئەوان لیان قەوما بێ بە سەرکردەکانیانەوە بە هاوڵاتیانەوە بە بنکردەکانیانەوە هەر کاتێ لیان قەوما بێ دەرگای کوردستان کراوە بووە وەکو بە جوانترین شێوەش خزمەت کراون و ئێستاش ئەگەر سەیری ناو گەڕەک و بانەکان و کۆڵانەکانی ئەم شاری خۆمان و هەموو کوردستان بکەی هیچ گەڕەکێ نییە دووسێ ماڵیتیانە بێکە لە نەتەوەی عەرەبن و یا پێکهاتەکانی ترن و کە ژیانیان لە شوێنی خۆیانە پارێزرا و نەبوو هاتوون لەم نیشتیمانی ئێمانە بەو پەڕی ئازادیەوە بۆ پەڕی سەلامەتیەوە و لە ئێمەش ڕەنگە لە زۆر شوێنە مافیان زیاتر پارێزراو بێ کەواتە ئەم شتانە ئەبێ بیری ئەو خەڵکەی بخەیتەوە بەردەوام کە ماڵێن زمانی دانووسان و گفتوگۆکردن ئەمانەیە کە تۆ بە بەڵگە بیسەلمێنی ئێمە چیمان بۆ ئێوە کردو ئێوە چیتان بەرامبەر بە ئێمە کردووە یعنی هیچ کاتێ پێشمەرگە دەستدرێژی نەکۆتە سەر پێکهاتەکانی تری عێراق بەڵام جێشی عێراقی و سوپاکانیان بەردەوام لە قەتڵ و عامی میلەتی کوردستان نابوون لە وێرانکردنی ژێرخانی ئابووری و لە ڕوخاندنی گوندەکانی ئێمەیە بوون کەواتە ئەکاڵین زمانی گفتوگۆ پێویستە ئەم شتانە بە بیر بەرامبەرەکەت بێنیتەوە کە بۆی بسەلمێنی ئەوە من نیم مافی تۆم خواردو ئەوە من نیم کە بوومەتە مای نیگەرانی و ئەوە من نیم کە تۆ هەژاری بەڵکو ئەوە سەرکردەکانی خۆتە لایەنگرەکانی خۆتە کە لەمە تێناگەن دەنگایەتەوە بۆ حیزبانەی کە نەیتوانیوە خزمەتی تۆ بکە لە ناوەڕاست و باشوور و تۆی ڕوبەڕووی هەژاری و بێکاری و بێدەرەتانی کردوتەکەواتە پێویستە ئێمە ئەم شتانە زانیاری تەوامان هەبێەوە بە دڵنیاییەوە ئەوەی کەمای ئومێد بەخشە کە ئەمە وەکو هاوپەیمانی کوردستان و کاندیدەکان بەگشتی خەڵکانێکن لە بواری پسپۆری خۆیانە شارەزاییان هەیە وەلامان کاتشە باگراوندێک و سەقافەیەکی فراوانیان هەیە سەبارەت بە دۆخی عێراق بە مێژووی عێراق بە پەیوەندیەکانی کورد لەگەڵ لایەنەکانی تری عێراقا و لە هەمان کاتیشە بڕوامان بە زمانی وتوێژ هەیە بە دانوستان هەیە لەبەرەوە ئەماکەینە هەوێنی یاخود کێشووی ئەو ڕێگایەگە دەرفەت بێ بەرەو بەغا بۆ ئەوەی کەوا بتوانین پارێزەرێک و داکۆکیکارێکی مافەکانی میلەتی خۆمان بین هیوادارین لێ بتانبینین بەس بێنەوە بۆ لامان دوکتۆر پەیوەندی نەپچڕێنن ناوە دڵنیایەوە دوجارێ ماوەی زۆر بێکەوەین ڕاهاتوین بێکەوە سپاسدانەکەم ئەزیزی ئێمە زۆر بەخێر دکتۆر نەرمین معروف کاندیدی هاوپەیمانی کوردستان هیوای سەرکەوتنتان بۆ دەخواستین لە هەڵبژاردننی پێشوەختی عێراق زۆر بەخێر مانتومان کرد